بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش. خۆشەویستان وەک دەزانن ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دروستکردنی کێشە و مشکلات لەسەر ژیانی خەڵک لە هەموو ئامرازێک کەڵک وەرەگرێ. لەم ساڵانەدا بەردەوام بە کەڵک وەرگرتن لە تاقمە ئیسلامیە جۆر و جۆرەکان لەوانە سەلەفیەکان هەوڵی داوە هەڕەشە لە ژیانی خەڵک بکات و هەر جارە بە هەندانی ئەمانە بیان خاتە گیانی خەڵک. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەت داوامان لە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی کردووە کە بە هەشداری ڕوانگە بکات و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ ئەسعەد بەخێر بیت و پرسیاری یەکەمم بۆ دەست پێ دەکەم، ئەم تاقمە ئیسلامی و سەلەفیانە کێن و چیان دەوێت؟ زۆر سپاس بۆیەوە. وەک خۆتیش لە پێشەکی ئاماژەت پێکرد، ئەمانە تاقمێکن کە بێسلاح خۆیان بە ناو سەلەفیەکان معرفیەکەن و بۆ خۆیان دارای کۆمەڵێ خصوصیات و کۆمەڵێک بێسلاح مشەخەساتن کە دیارە هەم بۆ بینەرانی ئەم بەرنامەیەوە هەم بۆ سەر تاسەری کۆمەلگای ئێران و وڵاتگەل دەوروبەریش ئاشناییان لەسەریان هەیە. کۆمەڵێ مرتەجعی دواکەوتون کە مەبناکانیان ئەوەیە کە هەر کەسێک لەسەر ئەو عقایدە و لەسەر ئەو بیر و باوەڕێ کە ئەوان هەستیان باوەڕی باوانە نەبێ لە ڕوانگەی ئەوانەوە بۆ ئەوە ئەبێت کە هێرشی بکەنە سەر و مزاحمەتی بۆ دروستکەن. و ئەمانە کەسانێکن کە لەم ساڵانە بەهۆی ئەوەی کە جمهوری ئیسلامی وەکەزانن لە کاتی ئێستا تەنیا ئەمرازێکە بەدەستیەوە ماوە، ئەمرازی سەرکوتە، ئەمرازی زیندانیکردن و شەلاقلێدان و بڕینەوەی وەسیقەگەلی زۆر بۆ هەڵسوڕاوانی بزوتنەوە جۆر بە جۆرەکان لە بزوتنەوەی کرێکاری و بگرە بزوتنەوەی معلمان پەرستاران و باقی بزوتنەوە حەقخوازانەکان لە ناو کۆمەلگای ئێرانە و بۆ ئەوەی کە بەرامبەرکی لەگەڵم بزوتنەوە گەلە بکات دێت فەزا فەراهەمەکە بۆ وەها مرتەجعگەلێک کە بێن عەرزەندام بکەن، بێن خۆیان نیشان بدەن، ببەن بە هەڕەشە بۆ سەر ژیان و گیان و ماڵی خەڵک لە شارەکانی ئێران بە تایبەت لەم ساڵانە لە شارەکانی کوردستان جمهوری ئیسلامی زۆر کەڵکی لیان وەرگرتووە، چاوپۆشی ئەکات لە ئەنواع ئەقسام جنایەتگەلێک کە ئەمانە بەڕێوەی ئەبەن، چاوپۆشی ئەکات لە ئەو هێرشانەی کە یکەنە سەر خەڵکی بێسلاح عادی ناو کۆمەلگا و نهایەتەن بۆ بەڕێوەبردننی ئەهدافێک کە خۆی هەیەتی ئستفادە لە ئەماناکە. ئەمانە ئەو کەسانن کە هەم بەڕواڵەتە ناسراون و هەم کەسانێکن کە لە شانەگەل مختلفە خۆیانیان سازمان داوە و هەر جارە و لە گۆشێک ئەبن بەهۆی دەردیسەر و کێشە بۆ سەر خەڵک. بەڵێ، چ کەس و لایەن هەیەک لە پشت ئەمانن و هۆکار چییە کە زیاتر کوردستان مەبەستیانە و زیاتر هێرشەکەنە سەر شارەکانی کوردستان؟ کوردستان هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامیە و چقلی چاوی هەموو جەریاناتی مرتەجعی ئیسلامی لە جمهوری ئیسلامیە و بیگرە هەتا سەلەفیەکان، هەتا مەکتەب قورئانیەکان و هەتا ئەو کەسانەی کە بەئیسلاح لە مەزهەب وەکو دوکانێک ئیسفاداکەن، لە مەزهەب وەکو وەسیلەیەک ئیسفاداکەن بۆ لێدانی هەر چەشنە ئازادی کە لەناو کۆمەلگا بێت. بۆ ئەوان کوردستانێک کە ملی بە جمهوری ئیسلامی نەداوە، کوردستانێک کە ساڵهای ساڵە لە خەباتێکی بەردەوامایە لەگەڵ جمهوری ئیسلامی و هەموو قانون و یاسا و ڕێساکانی جمهوری ئیسلامی بە نەجواب داوەتەوە، بۆ ئەوان کوردستان مهمە. کەوابوو هەر بەو میزانە کە بۆ جمهوری ئیسلامی مهمە، بۆ ئەم جەریانە مرتەجعگەلیشە مهمە. بۆیان مهمە کە لە شرایەتێکی حادی اقتصادیە کە جامعی ئێمە تووشی هاتووە، لە شرایەتێکا کە بەدەستهێنانی نانی خاڵی سەرسفرەی هەژارانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێدەرامەد و کەم دەرامەدی کۆمەلگا بووە بە معزەل، ئەمانە تێن سوءاستفادەکەن لە کەسانێکی نائاگا و ئەیان کێشن بەرەو لای خۆیان و فێری ئەو نەوعە لە تونوتیژیانەکەن و لە شرایەتگەلێکا کە بیانەوێ خودێک نیشان بن ئیسفادە لەمانە ئەکەن. هەر لەم ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چاومان بە کۆمەڵی ڤیدیۆ کەوت
کە کەسانێکی زۆر بێتربیەت کەسانێکی زۆر دەمشڕ لەم تاقمانە ئەڕۆنە سەر خەڵکی عادی و بە نیشاندانی قەمە و شمشێر و نازانم ئەم شتانە ئەیانەوەی خەڵک بترسێنن و ئەگەر هەر لەو ڤیدیۆگەلا تۆجۆکەی بۆ ئەوەی کە ڕعب و وەحشەتێکی زیاتر لە ناو خەڵکە دروست بکەن کەسی گیانداناوە کە تەسویرەکات لەو وەختا کەم تەسویرگەلە بڵاوە بکەن هەم بۆ بە ئیسلاح پدەرخاندەکانیانی بۆ ببەن بێژنەوە ئێمە لە فلانە مەحەلە بە فلانە شێوە بە فلان شێوە بەرخوردمان کرد و بە فلانە کەسگەل بەرخوردمان کرد و هەم بۆ ئەوەی کە بە بڵاوکردنەوەی هەر هەمان پلانێک کە داعش زۆر وەحشیانەتر لەمانە بەڕێوەی برد نیشان بنوە ترس و وەحشەت خەنە دڵ خەڵکەوە و ئەمانە نەدەمۆچاوە پۆشن نەخۆیان نەشارنەوە دوایە متفاقاتە نە ماڵەکانیان ئەگۆڕن زۆر علەنی هاتۆ چووەکەن و ئەمە تەنیا یەک پەیامی هەیە پەیامەکەی ئەوەیەکە جمهوری ئیسلامی ئاگاهانە ئەمانەی بەرەڵا کردگە بۆ گیان خەڵکووە پشتیوانیان لێکە یارمەتی ماڵیانەکە لە ڕێگەل مختلفە و لە کنارەوەیشە بۆ ئەوەی کە فەزایك بۆ خۆی ئامادە بکات کە بڵێ ئەمانە بە ئیسلاح سنین دژی مەزهەبی ڕەسمی بە ئیسلاح ڕژیمی کۆماری ئیسلامین کە شیعەن و بە نەوعێک ئەوێت نفوس کات لە ناو بە ئیسلاح تەیفی جوانی کۆمەڵگا و بەرەولای خۆی بیان کێشێکە گوای ئەمانە دژمن جمهوری ئیسلامی ئەمانە نەتەنیا دژمنی جمهوری ئیسلامی نین مەورد پشتیوانی جمهوری ئیسلامی قرارەگرن و زۆر لە جمهوری ئیسلامی وەحشیتر و زۆر لە جمهوری ئیسلامی دواکەوتوترن ئەگەر لە شرایەتێکە کە دەسەڵاتیان بێوە فەزایان بۆ ئامادە بێ کەوا بوو بێجگە لە جمهوری ئیسلامیش جریاناتی تری ارتجاعی منتەقەیش لەوانەیە پشتیوانی لەمانە بکەن و بە پێدانی ئیمکانات و پوڵ و نازانم تێرکردنیان بیانەوێت لە داهاتووی خەباتی خەڵکە استفادیان لێ بکەن بە نەفعی خۆیان کە دیارەوە پلانێکی ناسراوەوە بە تایبەت خەڵکی کوردستان ئاگاهیان لەسەری هەیە جا بۆچی کوردستان وەک لە سەرەتاوتم ئەوان هەدەفیانەوە سەکە ئەم دەنگە ناڕازیە قەویە کە زیاتر لە 4-5 دەیە بە جمهوری ئیسلامی و بە هەموو مرتەجعینی منتەقە دەڵێت کە ئێمە گیانمانە دەین وەلی ئازادیمان نادەین ئەو بۆ ئەوان مهمە کەوا بوو پلانیان هەیە بۆ ئەوشتە و دەبێ بە وریایی و لەگەڵی بەرخورد بکرێت و بێگومان هەروایشە بێ بەڵێ هەرە و ڕژیمی جمهوری ئیسلامیە کە باس و کرد کاردانەوەی ڕژیم چییە چۆن کاردانەوە چیە بەرامبەرم سەلەفیانە و چۆن کارەکانیان تەوزیح دات لە هەر شوێنێت تەوەجۆتان کردوێت لە هەر شوێنێت کە ئەمانە ویست بێتیان زیادەڕەوی بکەن بە نەوعی خۆیان بە ئیسلاح وانیشان بدەن کە بە هیچ شێوە حساب بۆ جمهوری ئیسلامی ناکەن تەوەجۆت کوێ لەوێ کۆنتڕۆڵیانەکەن لە شوێنهایەکی تر بەرەڵایەنەکەن بۆ ئەوەی کە بڕۆن قوربانی بگرن بۆ ئەوەی کە بڕۆن ترسوەحشە دروستکەن ئەگەر لە بیرتان بێ لە ساڵی ڕابردووە لە مەریوان و لە پێمایە کانی دینار ئەمانە ڕۆشتن و هێرشیان کردە سەر ژیان و ماڵی خەڵک لە بەرامبەرە پیان وابوو کە هیچ عەکسڵ عەمەڵێ نابێ پیان وابوو سە خەڵکەمووی ڕاکاتە ماڵەوە ئەمە ئەبێتە بە ئیسلاح ئستارتێ بۆ ئەوان بڕۆن لە شوێن سوراغ شار و شارۆچکەکان ترە و بڕۆن سوراغ گوندەکانەوە بڕۆنە سوراغ خەڵکی ترەوە بەم شێوە بەرخوردیان لەگەڵ بکەن بەڵام وەختێ لە مقابڵا بینیمان کە جوانان و گەنجانی کانی دینار وەختێ بینیمان لە مقابڵا کچان و کوڕان ژنان و پیاوان هەمویان لە نازانم بێڵۆ خاکەناز دەستیانەوە بیگرە تا هەر ئیمکاناتی لە بەردەستیان نبوو گرتیان دەستیانەوە ڕۆشنە مقابڵیان و ئەدەبیانیان کرد ئەو جارە بینیمان کە هەمویان ڕۆشنە و کونەگانیان و ئیتر نێن وێراسان بڕۆنەوە دەوروبەرە ئەمە پەیامێکی بوو ئەم مبارزە لە ئەو کاتاکە ئەمانە هێرشیان بردەسەر ئەو شوێنە پەیامەکە ئەوە بوو ئەگەر ئێمە بێدەنگ بین ئەگەر هیچ نەڵین ئەگەر وەختێ
لۆمپەنێکیان نەهێرن چەقۆی گەدەنە دەستیە و پێڵە نەگەر بیتە دەرەوە مەسەڵەن ئەو ناخینە گیفانتەوە بڕۆ ئەم جنێوانە بدە گەر هەر لەوێ خەڵک بیگرن تربیەتی گەن هەر لەوێ بیگرن وای لێکەن خۆێنە ناسێتەوە جا فڕی بەرە دەرەوە لە شوێنەکە وەختە بۆیان دەرە کەفێکی تر ناوێرن بە ڕەحەتی بێن ئەرزەندام کە ناوێرن بە ڕەحەتی بێن هێرشکەنە سەر خەڵکیی بێدفاع کە نازانم هیچ چەشنە ئەسلحەیەکی گەرمە و سەر بەدەستیەوە نییە ها لە ناو سەف نانواخانە ڕیش بۆگەنێکی شواڵ کورتە نێرن بە خاترەوەی کە عەزیەتی خەڵک کاتووە نەچەقۆی گەدەنە دەستیە و بۆ شێوە غیرئینسانی لەگەڵ خەڵک بەرخورد دەگا من هیوادارم کە هەروەک هەمیشە خەڵکی کوردستان لەو بارانەوە زۆر بە وریاییەوە بەرخوردیان کردووە بە دەرسدان و بە تەنبیهکردنی ئەم کەسانە پێیان بڵێن کە کۆمەڵگای کوردستان کە ملکەجی گەورەکەتان کە جمهوری ئیسلامی بووە نەبووە ملکەجی چوار لۆمپەنی دەمشەڕ کە وێڵیانتان کردووە بۆ گیانی خەڵک و مناڵی خەڵک نابێ و بە بەرخوردکردن بەمانە جوابێک بنەوە بەو سیاسەتە پیسەیە کە جمهوری ئیسلامی گردیگە بەر بۆ بەرەڵاکردنی ئەمانە کەوا بوو جمهوری ئیسلامی هیچ کاردانەوەیکی نابێ لە مقابڵیانە تەنها و تەنها ئێوەیە کە هەر کارێکە ئەوانەکەن لە تحت کنترۆڵ خۆیان بیکەن بێجگەلەوە نەمانەعیانە بێ و نە پێ وایە هەڕەشەن بۆ سەری ئەو پێ وایە ئەوان هەڕەشەن بۆ سەر ئازادی و یەکەم مخالفی ئازادی جمهوری ئیسلامیە پێ وایە هەڕەشەن بۆ سەر پێ وایە ئەوانە ئەبزارن بۆ فشارهێنان بۆ خەڵک بۆ حجاب ئیجباری یەکەم مدافعی حجابی ئیجباری کیە خودی جمهوری ئیسلامیە پێ وایە ئەوانە هەڕەشەن بۆ سەر هەر چەشنە دڵخۆشیکی خەڵک لە زەماوەنێکە و لە ئاگرکردنەوەی نەورۆزێکە و لە هەر گونە هەر چەشنە جەژن و شایی و خۆشیکی خەڵک بێ جمهوری ئیسلامی یەکەم تەرەفداری نەمانی زەردەخەنەس لەسەر لێو خەڵک کەوا بوو ئەمانە بەرەڵا ئەکات بۆ گیان خەڵکووە پشتیوانیشیان دەکات. بەڵێ هەروواکە پێشتر ئیشارەت پێکرد خەڵک هەڵوێستیان چی بووە و ئایا تێدا سەرکەوتوو بوون؟ باسی مەریوانم کرد بەو شێوە لەگەڵیان بەرخوردیان کرد و ئەوە سەرکەوتنێکی گەورە بوو نەک فەقەت بۆ کانیدینان نەک فەقەت بۆ مەریوان سەرکەوتنێک بۆ کوردستان بۆ ئەوەی کە بەمانە بڵێن کە خەڵکی شۆڕشتێری کوردستان بەم شێوە لەگەڵتان بەرخوردەکە بەم شێوە جوابتان نەداتەوە ئەگەر بە هزار فێڵ و نازانم پێچۆپەنا گەڕن 2 مینی بوس لۆمپەن کۆکەنەوەی نێنە سەر ژیانی خەڵک لە مقابڵە ئیترە وەختە ناپرسێ ئەوە کێژنە و کێ پیاوە و کێ مناڵە و کێ پیرە و کێ جوانە و ئەڵێ هەمووی ئەمە هێرشە بۆ سەر ژیانمان هەمومان دەبێت جوایی بینەوە من پێم وایە پەرسەندنی زیاتری فعالیەتی ئەم تاقمە خەڵک بەرەو ئەوە ئەکێشێ کە جوابیان بداتەوە و هەر هەمان جوابی کانی دینار ئەم جارە لە سناب ئەم جارە لە سەقز ئەم جارە لە بۆکان لە مەهاباد لە سەر تاسەری کوردستان خلاصە ئەمانە بیانەیە خۆیان نیشان بدەن بێگومان خەڵک بەرخوردیان دەکە یانێ خەڵکێکە نانێک نەماوە لە سەر سفرەکەی کارێک نەماوە بیکات ڕۆژانە لە ژێر قورسترین فشاری اقتصادیایە مناڵی بۆ مەدرسە ئەڕوات یەک کۆڵ مەشغەڵەی هەیە کە چۆن بتوانێت حتا هەزینەی سەپناوەگەی بات چ بگەی بەوەی کە پێداویستیەکانی دەرسخواندن و پێداویستیەکانی ڕۆشتن بۆ مەدرسە و پێداویستیەکانی فێربوون ئەو لانی کەم بێسلاح زانینیشە کە لە ژێر کنترۆڵی شەدید جمهوری ئیسلامیە بەنواع وەقسام نازانم قسە و کتێبی دواکەوتوانە هەوڵەدا کە خەڵک بشۆرێتەوە کەوا بوو بێگومان ئەم خەڵکە جوابیانەوێ بۆ ئەمانە و ناهێڵن هەروە بەسەریانەوە بچێت و هەروە بۆ نەوعا لە ئەو پەڕی بێئەدەبیە بوا بە خەڵک بەرخوردکەن و لەو نەوع جنێوگەلەکە بینیمان لە سایتەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە ئەو کەسانە بە چه ئەدەبیاتێکی لایەق بە خۆیان و قسە بە خەڵکەڵێن.
باسی بەرخوردی خەڵکت کرد کە بەرخوردیان لەگەڵ بکەن و جوابیان بدەوە، بەڵام ئەم بەرخوردانە چۆنن زیاتر بۆمانشی بکەوە؟ ئەم بەرخوردانە ئەوەیە کە دیارە پێشتری شوتم، دەبێت خەڵک ئەگەر ئەمانە لە مەحەلەیەک کۆ ئەبنەوە بە هەر بەهانەیەکە و حمڵە ئەکەنە سەر دوکاندارێک لە مەحەلێگا، نانواخانێک، نازانم مەدرسەیەک، مەراسم زەماوەنێک، دەبێت بلا فاصلە خەڵک بزانن ئەمڕۆ ئەگەر ئەمە هەڕەشەست لەسەر ئەسعەد بەیانی هەڕەشەست لەسەر ئەوان کەوابوو دەبێ هەمویان بلا فاصلە وەکوتم خەڵک وریایە وەی نایەکە من بێژم پێ چەپکە و چەمەکە، بەڵام بێگومان ئەوە ئێژم کە هەڕەشە لەسەر هاوساکە هەڕەشە لەسەر تویشە، تهدیدی ئەو جنێودان بە ئەو جنێودان بە تویژە لە داهاتوە ئەگەر بێدەنگ بی، بەڵام ئەگەر کە ڕۆشنە هەر کوێنێک ڕسوایان کەن، نازانم دەریان کەن لە مەحەلەکانیان، ئیجازەی هاتنە ناو مەحەلەکانیان پێنەدەن وەوایان لێ بکەن کە بچنەوە ناو کونەکان خۆیانە و قەوڵتان پێدەم کە ئەمانە بە زووی وەکو باقی پلانەکان تر ڕژیم ئەسووتێن ئەچنە کونەوە هەر ئەبن بە هۆکارەوەی کە خودی ڕژیم بە جۆرێ لە جۆرەکان سەرکوتیان کات و بڕێگیان منێتە زیندان و بڕێگیان فەراری بات و بڕێگیان ڕەوانەیە ناو داعش و ئەم جریانەوە جریانی مرتەجع بن و بچنە پێی کاریانەوە. بەڵام مهمترین چت بۆ ئێمە و مهمترین چت بۆ خەڵک بەڕاستی ئەوەسەکە لەم شرایەتە لە پشت یەک بن و ئیجازە نەدەن کە بە هیچ شێوەیەک هیچ کام لەمانە بە گروپ و بە فەردیش بڕۆن و مشکل بۆ خەڵک دروستکەن. بەڵێ وەکو دوایان پرسیارە پرسم هەروواکە زانین زیاتر هەڕەشە لەسەر لاوان و کچان و کوڕانە، قسەتان لەم بارەیەوە چییە؟ من پێم وایە ئەوان هەدەفیانەوەسە کە نەسڵی جوانی ئێمە ئالوودەی ئەم نەوعە لە دواکەوتووی ئەم نەوعە لە ئرتجاع نۆعێک کە ئەبیسینە و کابرا مەسەڵان هەڕەشە لە براکەی خۆیەکە، هەڕەشە لە خۆی شتێکە، هەڕەشە لە دایکێکە کە لە زەماوانێکە پێ مەسەڵەن بە دڵی ئەو لیباسی نەکردوەتە بەری، یعنی بزانە مەسەڵەن مەغزی ئەمانەیان چۆن شۆردوەتەوە کەوابوو ئەمانە هەڕەشەن بۆ سەر تەیفی جوانی کۆمەلگای ئێمە لە هەموو شارەکان لە هەموو گوندەکان و هەر بەو شێوەیشە کە هەڕەشەن دەبێت لە مقابڵ یانە جوانانیش بە کوڕان و کچان لە کوردستانە بزانن کە ئەمانە بێجگە لە ماڵوێرانی، بێجگە لە ئرتجاع، بێجگە لە برسیەتی زیاتر و بێجگە لە هەڕەشە بۆ سەر تاک بە تاکی کۆمەلگای ئێمە هیچ چێتر نیە ناو بەرنامە نازانم پلان و ئەوانەیانە، ئەوان یەک ڕەنگە بینن ڕەنگی ڕەشە، ئەوان قبول ناکەن ناکەن زندگی باش قبول ناکەن بۆ خەڵک کەوابوو ئەوان فقط بە دوای ئەو ڕەشیەوەن بە دوای ئەو ژیانە خراپەوەن. من هیوادارم کە جوانان لە کوردستانە بە شێوەیەکی زۆر باشتر و جددیتر بەرخوردکەن بەمانە و پیان نیشان بدەن کە ئەوان ئەو تیکەنین کە ئەوان پیان وایە بەڕەحەتی بتوانن بێسلاح بیکێشنە سەرەوە. من قسەیەکم نەماوە، زۆر سپاس بۆ بەشداری. باس بۆەوەی کاتی شاد بۆیەوە بۆ بینەرانی ڕوانگەیش. بینەرانی خۆشەویستی بەنامەی ڕوانگە، بەم شێوەیە هاتینە کۆتایی ڕوانگەیەکی تر کە تایبەت بوو بە قسە و باسێک سەبارەت بە هێرشی تاقمە ئیسلامیەکان بۆ سەر خەڵک لە کوردستان بە بەشداری هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی. بەو هیوایە کە جێگای سەرنجتان بوو بێت تا ڕوانگەیەکی تر هەرشاد و بەختەوەر بن.